فریای یەکگرتوو دەکەوێت. لانووسینی عەزیز ڕەوف کە نمایشەکەی خانمانی هونەرگەی وڵات لە زانکۆی ئەمریکی لە پەیجێکی سێبەری یەکگرتوو بڵاو کرایەوە و لەسەری نووسی بوویان حیجاب فڕێدرا، دڵم خوڕپەی کرد و وتم یەکگرتوو گۆبەندێکی تری بەدەستەوەیە. هەر بۆیە یەکسەر تەلەفۆنم بۆ برای سەرنووسەر کرد و وتم برام زۆر هەڵەت کردووە و بم کردەوەیەت ئاگرێکی ترت خۆش کرد. هەر بۆیە داوام لێ کرد بیسڕێتەوە. بەڵام برای سەرنووسەر تەنها وتی سوپاس بۆ سەرنجەکەت. ئیدی تەواو بێ ئومێد بووم و زانیم ئەم جارەش یەکگرتوو گۆبەندێکی تر دەنێتەوە. لە چەندین بۆنە و کاتی جیاوازدا هەوڵی جیدیماندا ئەم برایانە یەکگرتوو دەست بۆ کارێک نەبەن کە پەیوەندی بەوانەوە نییە. لەوانە کاری هونەری کەچی نەگوێیان گرتو نەپێدەچێت وێشکیان ما بێت گوێ بگرن. هەر بۆیە هەر بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد یەکگرتوو کە دەستی لە دەسەڵات شۆردووە و هیچ گوتارێکی نەماوە گۆبەندێک دەنێتەوە و بە جوڵاندنی ڕووداوێکی یان نمایشێک کە گوایە دژ بە ئادابی گشتیە دەیانەوێت چەند کاراکتەرێکی تر بنێرنە پەرلەمان. ئیسلامیەکانی کوردستان و لە پێش هەمویانەوە یەکگرتوو نایشارنەوە کە هاوسۆزی ئاردۆگان و ئەحمەد شەرن و دەستبردن بۆ کارێکی هونەری زۆر باڵا هێندەی تر کەوتنە سەنگەرگرتن لە ژنان و کوردانی وڵات پارێز لە ڕۆژاوا و ئەوەی ئاردۆگان و شەر بۆیان نەکرا ئەمان جێبەجێ دەکەن. هەموو دەزانین لە کوردستان شتێک بە ناوی دادگای سەربەخۆبوونی نییە کەچی ئەم برایانە دەچن داوا لەسەر ئەم خانمانە تۆمار دەکەن کە دەبوو پێشتر لەسەر کاک محەممەدی حاجی محمود تۆماریان کردایە کە بە دەنگی بەرزوتی کۆمەڵ و یەکگرتو 500,000 دۆلاریان لە قاسمی سولەیمانی وەرگرتووە. بەڵام چونکە پارەکان لە دوژمنان وەرگرتە بوو بێدەنگیان هەڵبژار. لە هەر شوێنێکەوە ڕەخنەن لە خەڵکی کوردستان بگرین لەسەرەوەی کە بە هوشیاری و ڕەنگە مامەڵە نەکەن ئەوە لە پەراوێز خستن و دەنگ نەدان بە ئیسلامیەکان زۆر هوشیارن و دەزانن ئەم تایپە لە توندڕەوی بیری داعش بێنە سەر کورسی دەسەڵات زۆر لە دەسەڵاتی ئێستا ستەمکارتر و توندڕەوتر دەردەچن. ئێوە بێنە پێش چاوتان ئێستام هێزانە چەکیان لە بەردەست نیاوا دەکەن. ئەگەر چەکیان بەدەست بێت دەبێت چی لە کورد و هونەر و ئازادی بکەن. فڕێدانی نیقابی داعش و پۆشینی جلی ڕەسەنی کوردی لەلایەن ئەم خانمانەوە هەر دژایەتیەک بۆ ئەم تابلۆ هونەریە بەرگریە لە داعش و دژایەتی جلی ڕەسەنی کوردیە و دروست جێبەجێکردنی ئاجندای شەڕ و ئاردۆگانە لە باشوور. کاتی خۆی برادێکی یەکگرتوو هێرشی کردە سەر تابلۆیەکی فەرهاد پیرباڵ. فەرهادیش وتی ئەم برادرانە چەند بێعەقڵن جیاوازی نێوان تابلۆی هونەری و ڕسمی ڕوت ناکەن. لە ئێستاشدا دەستبردن بۆ هونەر و بەتایبەت ئەم تابلۆ هونەریە باڵایی خانمانی هونەرگەی وڵات ڕوخساری ڕاستەقینە ئیسلامیەکانی دەرخست. بۆیە دەکرێت بڵێن لە نێوم هەموو قەیرانەی هەرێمی کوردستان بێدەنگی ئیسلامیەکان و دەنگ هەڵبڕین بۆ کارێکی هونەری کردەیەکی تەواو داعشانەیە. من بۆ خۆم لە یەک سۆنگە و سوپاسیەم برادرانە ئیسلامی دەکەم کە ئەوەندە دڵسافن کە ناتوانن ڕۆحی داعشی و هزری توندڕەوی داعش لە مێشکیاندا بشارنەوە. بەڕاستی بۆ ئەوەی کە ئەم برادرانە نایشارنەوە داعشن سوپاسیان دەکەم. ساڵی پار وتم کە یەکگرتوو دەبێتە داعش. بێ دوودڵی ئێستا دەڵێم یەکگرتوو هاو ئاوازەکانی داعشن بە پلەی ئیمتیاز.